ناوی خوای بەخشندەی میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی وەی ئایز و خۆشەویست شاد دەبمەوە. خوای گەورە لە قورآنی پیرۆزدا دەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەت بۆ تەواوی جیهانیان. لە شاری هەولێر ساڵانە لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵک دێنە بەردەم قەڵا و خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەردەبڕن. ئێرە قەرەباڕق دەبێت جۆش و خرۆشێک هاوڵاتیانی شاری هەولێر دادەگرێتن، خەڵک کەیف خۆشە، دڵخۆشە، شادومانە. جا من دەسمە لای بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر با بزانم ئەوان چۆن خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەردەبڕن. ئێوە لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. وەڵام ڕۆژێکی خۆشە ئەم ڕۆژەیە کە پێغەمبەری خاتم عەلەیهی سەڵات وسەلام تێدا لەدایک بووە. موسڵمانان جێی خۆیەتی دڵخۆش بن، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە کاتێک یادی لەدایکبوونی پێغەمبەر دەکەنەوە عەلەیهی سەڵات وسەلام، یادی ئیمان و عەقیدەکەی خواپەرستیەکەی ڕەوشت و ئاکاری ڕێباز و ڕێوشوێنی ئەو کتێب و بەرنامەی هێناویەتی یادی ئەوانە هەمووی بکەنەوە و هەوڵ دەین هەرچی زیاتر بە دوای پێغەمبەر بکەوین صلی الله علیه وسلم لێی کۆبینەوە لەسەر ڕێبازەکەی بڕۆین بۆی لەو هەموو گرفت و نەهامەتیانە دەربازمان بێت. زۆر باشە و پرسیارم ێ مامۆستا ئەمڕۆ یادی مەولودە چۆن ئەم یادی مەولودە بکرێتە بۆی ڕێوکردنی ئەوەی کە لایەنەکانی شەو چەق بەستوویە لە نێوان خۆیاندا لە بەڵێ باسمان کرد. پێغەمبەر ڕەحمەتە بۆ جیهان، ئەگەر خەڵک بە دوای پێغەمبەر بکوێ لەگەڵیدا ڕاست بکە گرفت و کێشەیان نامێنێت. وەسەلام. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله. خاڵتان باشن؟ بريتي سلامة دي وباشن سلامة وزعتاته يا قصة البلد يا ربي خوا إيمان تا سلامة سلامة الدنيا قيامة الدنيا ربي. آمين يا ربي. أنقوش بلنا آمين. اللهم آمين. مامۆستا جان ئەو ڕۆ چەندت خۆشە؟ والله بەڕاستی هیچ ڕۆژێک نەبوو بەقەدەر ئەوڕۆ دڵمان خۆشی، یعنی سا لە جێژنەی ئینسان چەند دڵی خۆشە، بەس ئەو ڕۆکە زۆر زیاتر دڵمان خۆشە لەبەرەوە ئەو ڕۆژە بۆ هۆکار کەمە جێژنەشمان بی، جێژنەی ڕەمەزان بێتەکە، جێژنەی قوربان بێتەکە، یعنی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی ڕۆژەکە یعنی هەموو لایەک دەبی دڵمان خۆش، هەر کاتەشیسان دڵی بەو ڕۆژە خۆشبی ڕەب العالەمین سەرکەوتی دەکا، بەهەشتی پێدەبەخشی، دڵی خۆش دەکا، یعنی بەبێ گومان ماشەڵڵا یعنی کەم کەسێ دڵی خۆش نەبی إلا ئەوەی پێغەمبەر نەناسی عەلەیهی سەڵات وسەلام گەر هەر هەمومان دڵمان خۆشە. زۆر باشە. چ بکەین لەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێ بکەینەوە، زیندوو بکەینەوە؟
والله بەتاکە دێوە چۆن دەتوانین سونەتەکان زیندیکەینەوە بە ناسینی پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وسەلام بە خوێندنەوەی ژیاننامەی سیرەتی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وسەلام لەبەر ئەوەی ئەتو هەر کاتێکە کە ژیاننامەی ئەوت خوێندەوە ئەوت ناسی خۆشت دەوێت کە خۆشت ویست زیاتر یعنی سونەتەکانی جێبەجێ دەکەی لەسەر ڕێبازی ئەو دەڕۆی یعنی ئەو کاتە یعنی دەزانی ئەو پیاوە چەند دڵسۆزە پەروەردگار دەفەرمێتن لا قرآن بيروز النبي أولى بالمؤمنين من أنفسهم يعني بيغمري خو عليه الصلاة والسلام لخو ما لبو ما دل صوصرا إما تون صلواتي لسلينا دين تون سنتي جيبة زينة كين تون أو سنتاني فراموش كراو زندينة كينوا بيم خوش هلو يادش علينا سي صلوات شي لسل سي صلوات شي لسل بدين هرتند زور كما بس وكو وفايك ودل صوصيك معني بيم خوش كاتكش كما بيكو سي صلواتي لسل بدين أزاد دواتر تستانه بتايدا كين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باش إن شاء الله. موفق بي يا رب إبراهيم. يا أخوة باجون چەند دڵخۆش و كيف خوشن كامرو ليران. الحمد لله فضل خوای گەورە زۆرمان بەسەرەوەیە کەم نیعمەت خوای گەورە لەگە بەندەکانی کردیا ئەو پێغەمبەرە نازدارە لە بۆ ناردینە صلی الله عليه وسلم. چۆن سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زندوو بکەینەوە جێبەجێ بکەین؟ والله ئەگەر بیر لە خۆمان بکەینەوە ئەتوانین معنەی کە هەوڵەکی وا بدەین ژیانی وی بخینینەوە ژیانی هاوڵان بخینینەوە کە چۆن بووینە لە دەوروبەری ئەو سەحابیە بەڕێزانە ئەو هاوڵانە معنی ئەو دڵسۆزەی لە بۆیان کردی بەڕاستی شەرمە لە بۆمە کە ئاوا دەستەوەستان وەستاوین و وەکو ئەڵێ بەس ئەو ڕۆژەمان لەبیرە هەموو ڕۆژێک حەقا یادی ویمان لەبەر چاو بیتن و هاتنی وی و ڕەحمەتی وی لە بۆ ماوەچی گوتی نیعمەتەکە نەبراوەیە. سندرت خۆشە کاکۆستە ئەوڕۆکە هەندە درم خۆشە هەندە درم خۆشە نە پێم پێناسە دەکرێت نە پێشم بەعز دەکرێت لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوای مرۆڤایەتیە. کام سیفەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر هەوڵدا لە ژیانی تو ڕەنگ بداتەوە؟ ماشەڵڵا جا هەر هەموو سیفەتەکانی هەر هەموو سیفەتەکانی لە جوانیدا بەعز ناکرێت بەڕاستی یعنی هەموو شتەکانی یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سیفەتەکانی لە ڕەوشتەکانی لە جوانیەکەی ماشەڵڵا پێشەوای مرۆڤەوە ئینکاری لەسەر ناکرێت هەر هەموو شتەکانی جوانە. ئەتو کامەی لە ژیانی خۆت جێبەجێت کردی ڕەنگ بداتەوە لە تو؟ بە قورئان پێم پێناسە ناکرێت باوەڕ بکە هەر هەمووی یعنی هەر هەمووی لە ئەوەل نقطەی هەتا ئاخر نقطەی هەر هەموم جێبەجێ کردیە. ئارێوەڵە چووکە هیچ شتێکی نییە ڕوعم بە قوربانی بی بە قوربانی خۆری سەرزجی بم بە قوربانی پێراوەکانی بم بە قوربانی بم هەزار جار هیچ شتێکی غەرەت نەبووە هەتا ئەم لێروکانەی اعترازی لێ بگرم برم ئەو شتەی غەرەتە. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. لەناو ئەم هەموو قەرەباڕگەیکە لە نێو شاری هەولێر هەیە بە تایبەتی ئەمڕۆ کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەو گوڵە جوانەمان بینی سڵاوت لێ بێت. چۆنی؟ باشی باشی ئینشاءڵڵا هەر بژی. پێم بڵێ ناوت چییە؟ چاوان چاوان خان یا خۆتە من درێژ بوو کێو ناوەی لێ ناوی ئەو ناوە خۆشە؟ والله چێ ئەو بگوتی بە ناوی چاوان بی ئەو گوڵە جوانە نازانی؟ چاوان خەمزانم ئەتوو هیچ چت لەبەرە چ سوورەتە چ قورئانت لەبەرە؟ رحمن مولك سوورەت ڕەحمان و مولک؟ ئەی ئافەرین هەربژی چاوان خان کا سوورەتی مولکم لێ بخینە. بسم الرحمن تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز العفو الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كالتين قريب إليك البصر خاسئا وهو حسير ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلنا من الشياطين وأهدنا لهم عذاب السعير. ئافرین دەستت خۆش بی پێم بڵێ چێ فێری کردی؟ کوها فێر بووی؟
چێ فێری کردی؟ ئەو بابە گوتی بخینە خۆم فێرکردم بە بابە. بابا گوتی بخینە توش بە مۆبایلی خۆت فێر کرد؟ هی ئافرین. بابشم مۆبایلی لۆ من کڕی ئەمجا لە خۆم سوڕەتی مڵکشم لەناو کە مشتم لەناو. هی ئافرین تۆ تەمەند چەندە؟ یەک. مەبەستەوەی لە مەکتەبی پۆلیە چی؟ بەس دەڕۆم مەکتەبێ. دەچێ مەکتەبێ؟ ئەو سار دەچی؟ هەربژی ئینشاڵڵا سەرکەوتی دەبێت. چێ ڕەوزەوە نییە؟ چوومە ڕەوزەی بەس گریام لەوەندەر. سەرکەوتی دەبی ئینشاڵڵا. ئەمێن پڕ بە دڵ و گیان خۆشەویستی خۆم بۆ پێغەمبەری خواکە جیهانی گۆڕی کە مرۆڤایەتی گۆڕی کە عەقڵیەتی زمانی جەهالەت و ئەو شتانەی گۆڕی کە تاکپەرستی نەما کە مەقسەد بتپەرستی نەما خەڵک خدای گەورە دەپەرستن. بەڵێ هیچت ئامادەیە ئەمڕۆ پێشکەشمانی بکەیت؟ وڵای ئەم بە خۆم شعران دەنووسم لە ساڵ 94ەوە عنی سێ کتابم چاپ کراینە ئەرسەلان فەقیانی ئەوجا یەک دوو ڕۆژ پێش ئێستا شعرەکمان بە شێوەی ئەی کردە سرود یعنی پێرا شعرەکەم نووسی بوو لۆمان بخوێنی. بەڵێ کە تۆ هاتی ڕەسوڵ الله کاتێ جیهانی سەرزەمین گرفتاری جەهالەت بوو خزمایەتی و مافی مرۆڤ شەقار و لەت بوو کە تۆ هاتی ڕەسوڵ الله شکر جیهان هەمووی گۆڕا ژن یەکسان بوو هەر وەک پیا و بە زۆر نەخرایە ناو گۆڕا کاتێ جیهانی سەرزەمین دەیان پەرست بت و ئاگر لە بۆ شکرانە و عیبادات کەم بوو مرۆڤێ خۆڕاگر کە تۆ هاتی ڕەسوڵ الله ئیمانت خستە ناو دڵان عالم بەخوا کڕنۆشی برد وەک بە هەشتێک لە ناو دڵان کاتێ جیهانی سەرزەمین دەیان پەرست کاتێ جیهانی سەرزەمین دەریایە پڕ لە تاوان بوو عاداتی کوشتن و بڕین مێژووی لە پێش مسلمان بوو کە تۆ هاتی ڕەسوڵ الله داتنا بەرنامەی برایەتی تەنها خدا بپەرستین دین سەرخەین بە مردایەتی. ئەو کووە خۆتان گۆڕیوە خۆتان جوانتر کردووە؟ وەڵا ئەوە لەگەڵ کچەکانم یانەوانش پێیان باش بە مام ساڵی دێنێ دەرێ بەڵام وامان پێ جوان بوو شتەکە زیاتر کوردەواریانە بێ و منداڵش بەڕاستی زەرورە لەو ڕووداوانە ئاگادار بێت چکە بزانی پێغەمبەری چێە داهاتوو چێە و بە چ ئاقارێکدا دەڕۆت شتانە زۆر گرنگە لە بۆ منداڵەکانێ. جا ئەوەی گرنگە لێرە خەڵک زیاتر پابەندبی بە سونەتەکان چکە ئەوە زندیکردنەوەی یادی مەولودە نەکاڵ بێ ئێرە بازاڕی و کۆمەڵی خەڵک ببینیم. چۆن سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زندوو بکەینەوە دەست بە سونەتەکانیەوە بگرین؟ وڵای ئەوەی گرنگە خەڵک خۆی ماڵ و منداڵی ئاشنا بکە بە دین ئەوجا سونەتەکان لە نێژە ئەو شتانێک کە هەڵس و کەوتە ڕەفتارە ئەزیەتدانی دەوروبەر نەبی ڕاست گۆبی دەست پاکبی داوای پاکبی چکە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەوەی موسڵمان بی ئەخلاقی جوان بوو کە ئەو کاتیش پەیامی پێغەمبەراتی لێ هات یعنی هەموو شتەکان بۆ نور عەلا نور. دەستت خۆش بیتن. چۆنی؟ ماندوو نەبی باشی؟ چەندت خۆشە؟ وەڵا زۆر دلت خۆشە؟ وەڵێ. بە بۆنەی مانجی مەولود هاتێ دەرێ ڕۆژە دایکبوونی پێغەمبەری خوا؟ وەڵێ. باش چێوە تو ئامادە کرد ئەتوها گۆڕی ئەتوها جوان داکێت؟ زۆر باش ئینشاڵڵا سەرکەوتوو دەبێت. ئامین. والله ئەوڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ هەموو مسلمانان بەرەکەتی ڕژا بەسەر ئەو شارەیدا هەموو ساڵە لەو ڕۆژەیدا یادی دەکەینەوە هەموو شوێنێک بە شتێک بەناباک ئێرەکانە بەیادکردنەوەی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما بەڕاستی ڕۆژێکی خۆشە و ئەو ڕۆژە پیرۆز بێ لە هەموو مسلمانان لا ئەو فەخامەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتووە بۆ مسلمانان. چۆن دەست بە سونەتەکانی پێغەمبەری خوا بگرین صلی الله عليه وسلم بە شوێن ڕێبازی ئەودا بڕۆین؟ وڵای دەبێت سونەتەکانی بە تاوای جێبەجێ بکەین
و هەموو مسلمانان باری کۆمەڵایەتی خۆیان بە قووەت بکەن سونەتەکانیان جێبەجێ بکەن دڵیان پاک بکەنەوە لەو ڕۆژەیدا هەم بەرامبەر بە هەموو مسلمانێک چەند میمە درمان پاکەین در دەبێت دڵمان پاکەین لە ناخەوە ناخمان زۆر پاک بکەینەوە و هەروەها عملی و هەر بە عملی نەک و بەڕواڵەت و بەڕی کلام و بەشت بە عملی دڵمان پاکەینەوە بەرامبەر بە هەموو مسلمانێک لە نێو خۆماندا یەک بگرین یەک بگرین و سەر دەکەوین بە یەکترتن ئینشاءالله بە هەموو کۆسپەکاندا سەر دەکەوین بەسەر هەموو کۆسپەکاندا بەڵێ زۆر سپاس بە هەموو لایەکیان إن الله وملائكته يصلون على النبي أيها الذين آمنوا وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم إن شاء الله هذا لفضل ربي رحمتي إخوانة جميع بالسلمانة چەند ئەوڕۆ دڵخۆش و کەیفخۆشی لای لە فەزلی خۆی بە زیاد بێ زۆر دڵخۆشین لەگە ڕۆژەکانی دی فەرقیە ئەمە فی سەبیلی و منداڵانە ئەوڕۆ نەچوومەتە ئیشیش ئەوڕۆ نەچێشی هاتیە لێرە خۆشەویستی خۆل و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرببڕی صلی الله عليه وسلم بەڵێ چۆن دەست بە سونەتەکانی پێغەمبەری خوا بگرین صلی الله عليه وسلم سونەتەکانی زیندوو بکەینەوە مهمە سونەتەکانی زیندووکەین و لە سونەتەکانی بێ بەش نەبین ڕاستە ڕۆژێکی بارەکە بە زوا بکەین ڕۆژێ هزار سەڵاوات لەسەر خۆمان واجب بکەین هەر شتێک بێ لەسەر خۆمانی واجب بکەین سونەتەکانی تەقبیح بکەین بۆی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم لێمان ڕازی بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێ لەگەڵ چادەورتان باش بن لەگەڵ دەوروبەرتان باش بن چەند میمە ئێمە باش بین چاک بین ڕاز بین لەگەڵ دەوروبەرماندا زۆر میهمە لەگە جیرانمان لەگە ئیشەکەمان لەگە دۆستمان لەگە کەسمان ڕازگۆ بین دنیا چنیە هەمومان دەمری دەچینەوە بارەگای خوای تەبارەک و تەعالا چەند باش بین هێشتان کەمە دەبی خەرک ئەمە ببینی ئیمان و ئیسلامی بەبیر بێتەوە شەعن ببتەوە نەک ئەمە ببینی ڕقی لە دین هەستی بە دڵنیاییەوە بزەبت وەکو ڕۆژی جومعە چۆن دەچی بۆ مزگەوت ڕۆژی جومعەکە مامۆستا و تارەدا شەعن دەبیەوە ئەو ڕۆژ وەکو ئەو ڕۆژە وایە ئێمە لە کار و کەسابەتی خۆمان چەند مهمە ڕازگۆ بین دەستپاک بین خەڵک لێمان ئەمین بین واللهی لەسەر کە خاستن کار و کەسابەت چەند ڕازگۆبی هێشتان کەمە چونکە نەک منداڵت بنەتی پێیە نەدایکت بنەتی پێ نەبابت بنەتی پێ فقط خۆت و عەمەلی خۆت ئەوەی دی هەمووی کاتیە دەڕوا بەجێ دێڵە ئەوەی بۆ خوا نەبێ بەتاڵە پێغەمبەری خوای دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەمە دەبێت ڕەفتارمان محەممەدی بێ صلی الله عليه وسلم بەتەچیت سەدەقتە بارەکە الله باش ئینشاءالله باش بە قوربان سپاس دەکەم لەو ڕۆژەی پەیامی تۆ چییە چۆن دەست بە سونەتەکانی پێغەمبەری خوا بگرین صلی الله عليه وسلم سەرەتا اللهم صل على سيدنا محمد وعلى اله وصحبه وسلم پێشەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکانت دەتوانم بڵێم یعنی وەسفی ئەو زاتە پیرۆزە بەو دوو دقەیە کە تۆ مەزال بە من دەدەی قەت کۆتایی نایە ئەو پێغەمبەرە زۆر نازانە وەسفی گەلە گەورەیە یعنی وەکو سەرکردەکانی دنیای نەبوو یعنی هەتا مردیش هیچ تەندەر و بینا و عیمارە وێلەی نەبوو دووەمین بێزگەلەوە کە باسی دین و ئاینەکەی بکەین ئەم کابرا شۆڕشێکی کرد ئەو زاتە پیرۆزە شۆڕشێکی کرد خەرچی لە زیندە بەچاڵی و بتپەرستی و نەهامەتی و جەهالیەت ڕەزال کرد ئەجە لێ ناتوان یعنی وەسفی زۆر هەردەگری دەتوانم ئێستا بە سەعات قسە لەگە بکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەفتارەکانی هەڵسوکەوتەکانی چەندێک بەو شێوازە بوو کە سەرنجی خەڵکی ڕاکێشا کە دەوروبەری لێ ڕازی بوون یعنی قسە و عەمەلی یەک بوو علەمایەکی ئەمریکی هەیە دەڵێتن ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەو هەموو بە ملیار خەڵکی بەدووکەتیا بە زەبری هێز و شمشێر و ئەوەی نەبووە تەنها بەهۆی کۆمەڵایەتی و عاتیفیەکە و دڵنەرمیەکە و تەوازعیەکەی خۆی بووە ئەز ئەوەیە مەوزوعەکە یعنی کردەوە عەمەلی یەک بووە قسە و عەمەلی یەک بووە زۆر باش ئەمڕۆ ئێمە چەند پێویستمان بەوەیە ڕەوشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خۆمان بێنی نەدی ڕازگۆ بین دەستپاک بین ئەمین بین خیانەت نەکەین لەگەڵ ماڵ و منداڵمان باش بین لەگەڵ جیران باش بین کەسێک ئەمانەتێکمان پێدەستپێری یعنی بۆ پەڕی پاچیەوە تەسمیلی بکەینەوە خیانەت نەکەین بڵێ طبعا زەو خودی ئەو بەرنامەی خۆی بەرنامەی ئیسلام لۆ خودی خۆی نەبووە ڕەحمەتە للعالەمین بۆ ئێمەیە یعنی بەرنامەکەی پەیامەکەی بۆ ئێمەیە هەر کەسێکی دەست پێوە بگرێت تەنها ئەوەلی ئیستیفادە بۆ خودی خۆی هەیە دنیا و ئاخیرەت جەزاکەشی وەردەگریتەوە هەر وەکو مەسەد لە ئاەت سوورەتی ڕەحمانە دەڵێ هەل جەزاء الإحسان إلا الإحسان هەل نییە بمعنى ما جزاء الإحسان إلا الإحسان يعني هەر کەسێک چاکەی بکە لە ژیانی خۆی ئیلا چاکە دێتەوە ڕێ سونەتەکانی هەموو چاکەی لۆ خودی خۆی سەحەتت تەندروستیت ساغ و سەلامەتی ئینشاءالله پێم برێ چەندرت خۆشە کە دەبینی خەڵک ئاوا هاتووە بۆی خۆشەویستی خۆی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرببڕێ بسم الله الرحمن الرحيم وما أرسلناك إلا رحمة للعالمين إما هم ساريها بك أوش خوش كيف خوشي خوش رو لبازاري دكين
درمان زۆر خۆشە. چەند گرینگە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ دەست بە سونەتەکانی پێغەمبەری خوا بگرین صلی الله علیه وسلم. بۆ نمونە ڕۆژێک لەسەر ئارامگری، ڕۆژێک لەسەر ڕازگۆیی، ڕۆژێک لەسەر خێر و چاکە، ڕۆژێک لەسەر هاوکاریکردن، ڕۆژێک لەسەر نەرمونیانی. ئەمن دەرێم یادکردنەوە بەس لوخم و چوکلێت و شیرناتی ئەوانەنا سونەتەکانی زندی بکەینەوە، نوێژەکانمان بە جەماعات بی، قسەی باش بکەین، برین. ئەخلاقمان جوان بی، ئەخلاق یعنی سونەتەکانی پێغەمبەری خوا لە ڕۆژمان ڕەنگ بداتەوە. بالفعل. يا ربي باشی سەعات تەندروستی یاخۆ باش موفق ان شاء الله. ساکۆ هادرت خۆشە دەی والله درمان زۆر خۆشە و زاگەر لەو ڕۆژەی دڵمان خۆش نەبی چ کاتێک دڵمان خۆش بی. زۆر دڵ هاي الحمد لله. عربیار دەرت خۆش بی. سلامت بن يا ربي. چۆن دەست بە سونەتەکانی پێغەمبەری خواوە بگرین صلی الله علیه وسلم، سونەتەکانی لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێر بێن. ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە ئێمە پەیمان نوێ بکەینەوە لەسەر ڕەوشتەکانی پێغەمبەری خوا بڕۆین عليه الصلاة والسلام. و لەم ڕۆژەدا ئێمە کاتێککە یادی پێغەمبەری خوا دەکەینەوە و نییە کەوا پێغەمبەرمان لە یاد کرد بیتن. بەڵکو ئەو ڕۆکە سەرەتای پەیمان نوێکردنەوەیە، هەموو ڕۆژێ ئێمە پێغەمبەرمان لە یادە عليه الصلاة والسلام. ئەگەر لە بۆ یەک ڕۆژی بی بێوەفاییە، بۆیە لەم ڕۆژەدا پێویستە مسلمانان ئاگدار بن لە سێشتان. یەکەم ناسینی پێغەمبەری خوا، چونکە هەتا ئەتو نەیناسی خۆشت ناوێتن. ناسینەکەی چۆن نەک ناویسیانی پێغەمبەری خوا، بەڵکو ناسینێک کەوا ڕەوشتەکانی ئاکارەکانی هەڵسوکەوتی ڕەحمەتەکەی و هەروەها لێبوردەیەکەی، ئەمە ناسینی پێغەمبەری خوایە کە ڕەحمەتێکە. و دووەمینیشیان هەتا ئێمە پێغەمبەری خوا نەناسین خۆشمان ناوێ، چونکە ئەگەرە تو کەسێک نەناسی کو خۆشت دەوێ. کەواتە خاڵی یەکەمینیان پێویستە ئێمە ئەو پێغەمبەرە بناسین وەکو خوا وەسفی کردووە ڕەحمەتەن للعالەمین. دووەمینیان ئەوجا ئەو کاتە خۆشمان دەوێ. کاتێک کە دەرەجەی دووەم پێغەمبەرمان خۆشویست، ئەو کاتە جێڕایەلی دەکەین. کەواتە ئەو ڕۆکە لە هەموو کاتێک زیاتر پێویستیمان بەو پێغەمبەرێ عليه الصلاة والسلام کە دەست بە سونەتەکانی بگرین، دەست بە ڕەوشتەکانی بگرین، چونکە بێگومان ئەم دڵخۆشی ئێمە لە قورئان هاتووە. خوا دەفەرمێ ئێوە دڵخۆش بن بە ناردنی پێغەمبەری خوا، هەروەکو دەفەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. بفضل خوا يعني فضل خوا نعمتەکانە وەزانایان دەفەرمون ڕەحمەتەکەش پێغەمبەر عليه الصلاة والسلام. کام سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەمڕۆمان زۆر پێویستە لە ژیانمان جێبەجێ بکەین. سنەتی برایەتی پێغەمبەری خوا دایم فەرموویەتی ینی هەمووتان برابن، ڕقتان لە یەکتر نەبتەوە. ینی معنای چییە؟ کەسێکەوە هاتووە مەثەرەن خۆشەویستی لە بۆ پێغەمبەری خوا دەرەبڕی، برای مسلمانی خۆش نەوێ ڕقی لێ ببتەوە. کەواتە زۆر گرینگە ئەو ڕەوشتە جوانانەی کەوا پێغەمبەری خوا حەزی لێ چ بووە، ئێمە ئەوەمان خۆش بووە. پێغەمبەری خوا حەزی لە ڕازگۆیی بووە، حەزی لە برایەتی بووە، حەزی لە لێبوردەیی بووە. دەیکەواتە ئێمە ئەگەر بەڕاستی پێغەمبەرمان خۆشەوێ دەبێت لێبوردە بین، دەبی بە بەزەیی بین، دەبی بەڕاستی بە گیانی برایەتی لە یەکتر ببورین. کۆمەڵێک لەو سیفەتانە و لە هەروەها ڕقی لە چ ببتەوە پێغەمبەری خوا، ئەمەش ڕقمان لەوە ببتەوە. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه إلى يوم الدين. كوي سعادتكم والله الحمد لله باش ان شاء الله الحمد لله يا خو باش بي كاخو سندر خوش اورو ليري قرقدرم خوش اورو مولودي پیغمبريا هر زور خوش ممكن مانگا كينا هاتيم بازاري بس اورو لو خاتي مولودي هاتيم بازاري ما كان هاتيم اورو هاتيم زورت پیغمبري خو صلى الله عليه وسلم خوش دي بري زورشم خوش دي خو لمن خوش بيتن خوالي ما خوش بي وبر شفاعتي بكوين امين 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 روجتن صلواتي لسلي ددين الحمد لله صلواتي لدين نيرجو دكين لخواي بزياد بي چەند دوعات کردیا بە دیداری شاد بی ان شاء الله زۆر دوعاشم کردی بە دیباری پێغەمبەری شاد بی ان شاء الله بە دیداری شاد بی ان شاء الله عمرت کردی مام حاجی عزك وعمرتشم کردی عز عمرك کردی بری چۆن خۆش بوو کە توێ خزمەتی پێغەمبەری زۆرش خۆش بوو
ئەرێ وەڵڵا گرنگترین شت چییە ئێمە بیکەین بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ باشترین شت کە ئینسان بیکاتن ئەوەیە کە بە دوای شوێنکەوتری ڕێبازەکەی بکەویتن سونەتەکانی جێبەجێ بکە ئەو ڕۆژێک کە خەڵک ڕاستە خۆشەویستیان دەربڕیا بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ڕێباز و سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ بکەین. مامۆستا ئەمڕۆ پێویستمان بە چ سونەتێکە کە جێبەجێ بکەین کامەیان بە زەڕورتر دەزانین هەمووی پێویستە بەڵام کامەیان زۆر گرنگە لە مسلمانان ڕنگ بدات. وەڵاهی سونەتەکان هەمووی مهمە بەس زیاتر ئەو سونەتانی کە هەرێکە بە شێوازێک لە خۆی دەتوانانی سونەتەکان جێبەجێ بکاتن بەو شێوازی کە نقصانی هەبی لە چیان سونەتی جێبەجێ بکاتن. بەخۆت کام سونەت بۆ کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بە زەڕور دەبینی؟ وەڵاهی شەونێژ لە هەمی گرنگترە و هەروە سونەتەکانی پێشنێژی سونەتەکان و ڕەواتیبەکان زۆر گرنگە و دەستگرتن بە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگە. مامۆستا فەزلی سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تایبەتی ئێمە کامڕۆ دەڵێن بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتوونەتە دەر ئەومان خۆش دێ چەند گرنگە سڵاواتی زۆر لەسەر لێ گرنگترین شتەوە سەلاوات زۆر گرنگە چکە لە سەیدنا محەممەد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گرنگی پێدایە و ئاەتی خوای گەورە لەسەرە کە ئینسان هەر کاتێک سەلاواتی لێداتن خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگای لێ دەبیتن و سونەتەشی زۆر گرنگە. دڵ و دەروونمان چەند خۆش دەبی کە سڵاواتی طبعا ئەوە هیچ لەگە هیچ دانیە هەر کاتێک کە سەلاواتەکەی لێ دەیت لەو پەڕی دڵخۆشی و خۆشی دەبیتن ئین شاء الله تعالی. وەزعتان ئەحواڵتان باشن تەندروستیت؟ الحەمدولله. ئەوڕۆ لێرەی چەندت خۆشە چەند کەیف خۆشی؟ الحەمدولله لە خوای بەزیادی بی دڵم زۆر خۆشە الحەمدولله. زۆر باشە ئین شاء الله هەمیشە دڵت خۆش دەبیت. الحەمدولله لە خوای بەزیادی. چەند ئێمە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیندوو بکەینەوە جێبەجێ بکەین. بەڵێ ئین شاء الله بەڵێ پێشی بە خێراتتانەکەم بەڕاستی ڕۆژێکی پیرۆز و مبارەکە ئین شاء الله الحەمدولله ڕۆژێکی خۆشە لە خوای بەزیادی بی. کام سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گرنگ دەزانی کە لە هەمومان ڕنگ بداتەوە؟ بەخوای دەبی زۆر یادی بکەینەوە سەڵاواتی لەسەر لێ بدەین. سڵاواتی زۆر. بەڵێ ئەرێ وەڵڵا. چۆن یادی پێغەمبەری خوا بکەینەوە صلی الله عليه وسلم سنەتەکانی جێبەجێ بکەین؟ وەڵای پێویستە سونەتەکان جێبەجێکەین نێژی سونەتەکان بکەین سلێ ڕەحم بە جێبەجێکەین خۆشەویستی جێبەجێکەین دری برادەران و خزمان و کەسکارمان نەڕەنجێنین دڵی بەرامبەرمان ئاگامان لە دری بەرامبەرمان بیتن سلێ ڕەحمان هەبیتن وچ کابرا گوتنی نابی ئەمە ڕقچینەمان لە دری دابیتن. یعنی ئێستا من لەگە برایەکی ویشتی و مەسەرەن نادناسم سەلامەکە لێ دەکەم ئەوەش سونەتە بالضبط ئەتکە جواب دەدەی ئەوەش واجبە لەسەرتن ئەوە خێرێکی گەلە گەورەیە سەلامکردن وەکو تەعارفە گوێیە. ئەوە یەک لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڵێ سەلام کەن لەوەی کە دەیناسن و نایناسن. طبعا ئەمە لە کوردەواری خۆمان کە دەچینە جێیەکی مەسەن کابرا بیناسیناسەکە مزگەفت هەر شوێنێک بی لە ڕێگە و بارێک بی سەلامی لێ دەگەن سەلام عەلەیکم ئەو دەری عەلەیکە سەلام ڕەحمەت الله وبەرەکات یعنی شتێکی گەلە خۆشە ئەت کابرا بیناسی سەلامەکەی لێ بکە کابرا ئەتو دەکەتە بەردری خۆشەویستی دروست دەبێت. طبعا خۆشەویستی دروست دەبێت. چەندت خۆشە ئەوڕۆ لێرەی؟ وەڵی ئەوڕۆ زۆر دڵخۆشم لە یادێکی زۆر گەورە و پیرۆز و بەڕێز یادی لەدایکبوونی سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم دەکەینەوە بە دڵخۆشیەوە هاتینە ناو شاری هەولێر و ناو بازار. چۆن یادی پێغەمبەری خوا بکەینەوە صلی الله عليه وسلم باشترین یادکردنەوە چۆنە؟ باشترین یادکردنەوە ئەوەیە کە یادی لەدایک بوونی سەروەرمان فەخری کائینات محەممەد صلی الله عليه وسلم لە کوردستان و لە عێراق لە هەموو جیهان هیوادارم بە بەرزترین یاد دابدرێ و زۆر هەوڵی لەوە بدرێ و هەموو بازار بڕازێنرێتەوە. ئێستا دەبینم بازار زۆر نەڕازایتەوە لە چاو ئەوەی کە لە سەرە ساڵی زاینی بازار هەمووی دەڕازێتەوە و بە یادی پیرۆزکردنی سەرەسای لە زاینی
هیوادارم یادی ئەو ڕۆژە بەرزتربی لە هەموو یادەکان. بێگومان من دەمەوێت پیرۆزبایی لە سەرجەم مسلمانان بکەم. ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر مێژویە، بێگومان هاتنی پێغەمبەر بۆ دنیا وە چەرخانێکی زۆر گرینگە. ئەو گۆڕانکاریەی لە ماوەی 1400 ساڵی ڕابردوو کە ڕووی داوە لەو بەها بەرزانەی کە پێغەمبەر درودی خوای لێبێ فێری مرۆڤایەتی کرد، کۆمەڵێک بەهای زۆر بەرزن کە ئەمڕۆکە لە کۆمەلگاکانی دنیا زۆرێک پێی نەگەیشتن. سەیری دەکەی بەهاکانی پێغەمبەر درودی خوای لێبێ کە بە کۆمەلگای مرۆڤایەتی بەخشەیە لە خۆشەویستی و ڕازگۆیی و خۆنەویستی و ڕێزگرتنی ئەوانی تر و صدق و کۆمەڵێک بەهای بەرزن کە ئەمانە بەهای زۆر زۆر ئینسانینە. ئەمانە زۆر گرینگە قوڵ بکرێتەوە لە یادی لەدایکبوونی پێغەمبەر. یادی لەدایکبوونی پێغەمبەر تەنها ئەوە نییە ئێمە ئەو ڕووکارە فیزیکیەکە نیشانی دەدەین، بەڵکو گرنگترین پەیامی پێغەمبەر درودی خوای لێبێ کە تاوەکو ئەوڕۆکەش کاری لەسەر دەکرێتن و ئەو پەیامە قوڵ دەکرێتەوە بریتە لە پەیامی یەکتر قوبوڵکردنی ئەوانی تر. لەبەرەوە ئەگەر سەرنج لە ژیانی پێغەمبەر دەدەی درودی خوای لێبێ نە مسلمانان بەڵکو هەرچی ئینسان لە گۆی زەوی هەیە لە بێباوەڕ و باوەڕدار قەرزاری ئەم پیاوەیە. لەبەرەوەی ئەم پیاوە شتێکی کردووە وەک مایکل هارد دەرێتن نمونەی نییە لە مێژوودا. لەبەرەوە من دڵخۆشم ئیمڕۆ کە دەبینم یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لێبێ لە زۆری لە وڵاتان دەکرێتەوە، بەتایبەتی لە شاری هەولێر کە ئەوە پێشەنگە و ڕێگەی قوڵایی مێژوی بە درێژایی 1000 ساڵ لە ئێستای سەردەمی مزەفەرەدین کەوکەبری هەیە. لەبەرەوە من هیوادارم ئەم پەیامی خۆشەویستە بگات بە هەموو گەلانی دیکە، بە هەموو ملەتانی دیکە. خۆشبەختانە من بیستومە ئێستا مەسەلەن لە مەکە و مەدینە و لە وڵاتانی دریژ وردەوردەوە ئیش لەسەر پەیامەکانی پێغەمبەر دەکرێتن و بتوانین ئەو فۆبیایی کە لە دنیادا بۆ ئیسلام وێناکراوە ئەو فۆبیای بڕێونینەوە. ئەویش بە پەخشکردنی ئەو پەیامە پیرۆز جوانانەی کە پێغەمبەر بۆ ئێمەی جێهێشتووە. مادی نەبن موفق بیا باشی باش کوی سەحەتت کووە باش چاوت ماچەکە موفق بیا زۆر مەمنونم موفق بی سندرت خۆشە والله درمگەرە خۆشە ئەو ڕۆکە کە سێشەم و یادی حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم شخصیەکەم عربی فەرموو لۆ مایکم لۆ تو ڕاگرسیە فەرموو پەیامی خۆت بگەینە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنعم علينا بإسهار سيد البشر وقدر ولادته في هذا الشهر الشريف الأصهر وليلة ولادته عليه الصلاة والسلام فاقت أنواره النجم والقمر وعكف على منزل آمنة الطير وهلل وكبر وانشق أيوان كسرى ومال وانكسر فسبحان من أرسله كافة للناس فبشر وأنذر أيها الناس ظهر الحق المبين والعيون عمي لا تراه وضح الطريق المستقيم فليرجع المفتري عما افترى ففي مثل هذا الشهر العظيم طلعت شمس الإيمان وظلت عبدة الأوثان وظهر دين الإسلام بولادة سيد المرسلين أوروك المزور خوشا بياد ذكريات حضرة محمد المصطفى براستي بخيراتي أو معالم كم جنجو بيرو زاحير كان كهم يعقوب بينوا الشارق الله منارا يبو ذكريات حضرة محمد المصطفى حجر زوزو بيروزا أتو بيمري لا زاحير يشيروها خربارك بو والله او زارب من هم زار خربارك ترى هم زار خربارك ويا بيغمبري هم زار من هاتيما وتاريخ مزور داين الليله بيشتري كوب بيشتري الخربارك او زار زوز خربارك هذا زور خربارك هر كاشتي وين قد يعني زين نفرتي بري هر وشي وشي بيتي يعني او عالم بيكون وين عالم زوره بس هو حق ويا جن او كاتي جنو بياتي كراو نبي والشرعين سوتشي دنججنا لبو بيا حرامه اي بيا ولا بجنا حرامه وباشجنا كان بزوايزي بالنكتي كراو او تكراو الشرعين يا شتي غلطه تسبيحات لكن الروجي سن صلوات والله الروجي زو ساعات بيغمبر لي ادم السلام اخوان سبي ارى يا ال بيت رسول الله حبكم فرض من الله في القرآن أنزله يكفيكم من أعظم الفخر أنكم من لا يصلي عليكم لا صلاة له أما لتحياتي كان وجه كين أقول ناي بيغمبرنين يشكش متعربي هذه بيغمبر فرمي كنت نبيا وآدم بين الماء والطين أنا بيغمبر بم آدم بين القرآن بو أنا كنت نبيا وآدم بين الروح والجسد أنا بيغمبر بم آدم بين قلب والروحان بو لأخوي بيرجكس بيغمبر لي قولتني لأخوي تعالى فرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين محمد بيغمبر رحمتها لبو توابي من بكاري السرزوي لبو جاو قول برضو داري بيغمبر رحمتها لا تجد أخوي تعالى فرمي بسم الله الرحمن الرحيم وإنك لعلى خلق عظيم أخوي تعالى تعريفه بيغمبرك بأخلاق جانب من بحرمه
لقد صدق الله ورسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصين لا تخافون فعلم ما لم تعلموا فعزل من دون ذلك فتحا قريبا. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليصل على الدين كله كفى بالله شهيدا محمد رسول الله والذين آمنوا معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوان سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثل في التوراة مثل في الإنجيل كزرع أخرج شطه فآزره فاستغلظ فاستوى على السوق يعجب الزراع ليغيظ بهم الكفار وعدها الله الذين آمنوا مغفرة وأجر عظيما. أجر همو بحركة همو بحركة بمركب همو دارك بقيمته في غميته أنا به ما في غميته. السلام عليكم ورحمة الله وبركاته. والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. لبيش شيدا سباسي أوي بلز خوشويستكم بو خمخوريتان بو دلنوايتان بو يادي لدايبوني بيغمبري خوا صلى الله عليه وسلم بو آيات بجداركم وما أرسلناك إلا رحمة للعالمين. ئێمەی مسلمان و ئیماندار لەو ڕۆژەدا یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیمان و بەڵێن دووپاتەکەینەوە هەردەما و هەردەم لەسەر ڕێبازی پاشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوامی سووربی لەسەر ئەو یادە پیرۆزە لە ڕۆژی لەدایکبوونی حەزەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە 12 ربيع الأول کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە دنیا ڕەوشن بووە دنیا بۆ جیهانێکی تر بەرەو ئێمەی بەرەو بەهەشت و بەرەو ڕووناکایی خوای پەروەردگار ڕەوان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. باشترین سنەت ئێستا جێبەجێکەن کامێ هەموو سنەتەکان باشن کامیان بە زەڕور دەزانی ئێستا مسلمان جێبەجێ بکە. ئەو سنەتە بە گرنگ ئەزانم کە مسلمانان پێوە پابند بن کە مسلمانان کۆک بن لەسەری وەکو سفرەیەکی خوانێک مسلمانان لەسەری کۆ ببنەوە ئەو سنەتەم لە هەموو سنتان پێ باشترە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆ ئێمەی بەجێهێشتووە هەموو سنتان وەکو فەرموود هەموو جێگای ئەوە نە کە ئێمە دەستی پێوە بگرین بەڵام چی هەست سنەت لە هەمووی باشترە ئەو سنەتە لە هەمووی پیرۆسترە کە ئێمەی مسلمان ئەو ڕۆکە لەو سەردەمە پێویستیمان پێهەیە دەستی پێوە بگرین بەڕاستی کامیان وەکو برایەتی وەکو خۆشەویستی وەکو تەبایی وەکو ڕاستگۆیی وەکو وەفاداری وەکو ئەمانەت پارێزی هەر یەک لەو سنتانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی ئێمە لۆمە زێڕینێکە کارێکی گرینگە کە ئێمەی مسلمان ئەوڕۆکە دەستی پێوەگرین بەڕاستی لەبەر ئەوەی ئەوڕۆکە بینین سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر کاڵ بووینەوە زۆر کەم بوویتەوە بۆیە پێویستی ئەوڕۆ پێویستیمان بەوەیە هەر یەکێک لە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی وەکو تاکو کۆمەلگا وەکو مزگەوت وەکو گەڕک وەکو هەر شوێنێک پێویستیمان بە یەکەیەکی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان پەیامی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە ساڵانە خەڵکی شاری هەولێر لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڕژێنە سەر شەقام بە تایبەتی بەردەم قەڵا خەڵک لێرە خۆشەویستی خۆی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەردەبڕێ لێرە بەشێک لە هاوڵاتیان شیرنی دابەش دەکەن بەشێکیان بە سڵاواتدان و بەشێکی دیکەیان بە گوتنی سرود بەشدارن جا خەڵکی شاری هەولێر بە تایبەتی ئەم جۆش و خرۆشیان هەیە تایبەتە و بۆتە مای ئەوەی کە خەڵک لە شارەکانی دیکەش دڵیان پێخۆش بێ بەشێکیان بێنە شاری هەولێر بە تایبەتی بۆ ئەم ڕۆژە و لەم ڕۆژەدا بە پەیامە جوانەکانیان خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرببڕن. بۆیە منیش لە کۆتاییدا بە ئێوەی ئایزوو خۆشەویست دەڵێم سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدەن صلی الله عليه وسلم تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.